ڕۆژگیریە جێگە و زەنگی خۆی هەیە لە هەموو بوارەکانە ئێمە دەستخۆشیان لەکەین کە ئەمڕۆ بەڕێزیان لێرە هەم دووبارە بەناوی پەیمانگای لە جوانەکان و بە خێراتتانەکەین پێمان خۆشە ئەگەر هەر قسەکردنی شتێکتان هەبێ پێشەوەی کتێبەکان و لێبەخۆی بکارە سەرەتا سوپاسی هەموو ئەو بەڕێزانە ئەرجیان ژمانەوە پێشەوە زۆر سوپاسی ئەو مامۆستایانش دەکەین کە بەڕۆحێکی بەرپرسیارانەوە هاتن بەدەم هەڵمەتەکەمانە بەڵێ بەڕێزان ئێمە هەڵمەتێک وەک ڕێکخراوی ژیانەوەی گەنجان هەڵمەتێکمان ڕاگەیاندووە هەڵمەتێکی نیشتمانی لەسەر ئەو ئەساسەی کە گەنج وشیار بکەینەوە لە هەم لە ناوێکی دیسان لە ئاسی دەرەوە چونکە گەنجی ئەم کاتی ساتە بە دۆخێکی زۆر هەستیا و مەترسیدارە تێبەردەبن ئێمە وەک ڕێکخراوی گەنجان لەسەر ئەوە ساسە دەستمان بە هەڵمەتێکی نیشتمانی کردووە بۆ یەکخواندنەوە کە کۆنتاکتمان لەگەڵ ڕێکخراوی جیاوازی تریشا هەیە لەوانە ژنی گەنجی پێکەشەم کات دەستیان بە سەمینار و کۆڕۆکۆبوونەوە کردووە بۆ ژنان و کچان خۆ ئاسی نیشاردنەوە لەوانش گەنجانی وڵاتپارێزی بە هەمان شێوەوانی دەستیان بە کۆڕۆکۆبوونەوە و سەمینار کردووە بۆ گەنجان هەڵمەتی ژین بە پارێزیانیش ڕاگەیاندووە کە کۆنتاکتمان لەگەڵ چەندین گروپی میوزیکی و گروپی هونەریشا هەیە کە